تورکیا پێخستەوە سەرمەلی یەکێتی. عێراقی شکەوتە ناوبژیەوە و دۆخەکەی بۆ چارەسەر ناکرێت. تورکیا دەڵێت تاوەکو ئەو مەرجە جێبەجێ نەکەیت باسی فڕۆکەخانەی سلەیمانی مەکە. پەیوەندیەکانی تورکیا و یەکێتی بەرەو ئاڵۆزی زیاتر تەشەنەی سند ئەمجارە بەرپرسانی تورکیا پەیامیان بۆ یەکێتی ناردووە و پیان وتون باسی فڕۆکەخانەکە مەکەن. ڕۆژنامەی ئەلعەرەبی جدید لە نوێترین بڵاوکراوەیدا بە پشتبەستن بە چەندین سەرچاوە ئەوەی پشتڕاست کردوتەوە کە تورکیا قسەی چەندین بەرپرسی شیعەی لە ئەرز داوە و پێی وتون ئێمە لەگەڵ یەکێتی ڕێک ناکەوین، ئەوان گەر ئەوەیان دەوێت جارێ بە بارەگاکانی پاکەکە لە سلەیمانی دابخەن. هەرچەندە پێشووتر میدیای نزیک لە یەکێتی وا وێنای دەکرد پەیوەندی تورکیا و یەکێتی زۆر باش بێت و لەم نزیکانەدا سزەکانی سەر فڕۆکەخانەی سلەیمانی هەڵبگیرێت کە ماوەی 2 ساڵە لەلایەن ئەنقەرەوە خراوەتە سەری. بەڵام ڕۆژنامەی ئەلعەرەبی جدید ئەوەی پشتڕاست کردوتەوە تورکیا هەروەکو پێشووترە و مەرجی زیاتریشی بۆ یەکێتی داناوە. ڕۆژنامەکە ئەوەی خستۆتە ڕوو چەندین بەرپرسی عێراقی هەوڵی نێوەندگیریان داوە و لەگەڵ بەرپرسانی تورکیا قسەیان کردووە، بەڵام هەوڵەکان بێ ئەنجام بوو و تورکیا وەڵامی نەخێری پێداون. حکوومەتی تورکیا هۆکاری کەم نەکردنەوەی فشارەکانی بۆ سەرێکێتی و سلەیمانی بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە بڕوایان وایە جموجۆڵی پەکەکە لا سلەیمانی وەک 2 ساڵ لەمەوبەر و پێش سەپاندنی سزاکانە، واتە یەکێتی هیچ هەوڵێکی چارەسەرکردنی کێشەکەی نەداوە. ئێستا تورکیا نەک نیازی نییە سزاکان هەڵبگیرێت، بەڵکو دەیەوێت زیاتر پێ لەسەر ملی توند بکات و فشاری لێ بکات تاوەکو هەموو هەماهەنگیەکانی لەگەڵ پەکەکە ببسڕێنێت. ئەمەش زیاتر سلەیمانی تووشی ئابڵوقە دەکات و سزای بەسەردا دەکەوێت.